بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ وەک مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان پێشوازیمان کرد لە وەفدێکی سەرکردایەتی کە دوای تەوابوونی کارەکانی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری بە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی لیژنەیەک پێکهێنراوە بۆ بە مەبەستی بەدواداچوون بۆ کاروباری تەشکیلەی مەڵبەندەکان. دیارە ئەمڕۆ ئێمە پێشوازیمان لەو لیژنەیە کرد و لە نزیکەوە ئەو لیژنەی لەگەڵ برانی ئامادەبوو لە ئەنجومەنی مەڵبەند تاوتوێ و ڕاوگۆڕینەوە کرا لەسەر برین دەستنیشانکردنی بەرپرسی مەڵبەندی داهاتوو و هەروەها لەسەر ڕێخستنەوەی ستافی کاتژێڕی و تەشکیلکردنەوەی ئەنجومەن و بازنە و دەستەکان. بۆ مەبەستەش لە نزیکەوە بران تێبینی و سەرنج و ڕابۆچین و خۆیان خستە ڕوو و بەلەباری ئەو برابڕێزانش گوێبیستی بوون و دواتریش مەڵبەندەکان کەش بەسەر ئەکەنەوە و راپۆرتێکی ئامادەکەن لە کۆبوونەوەی داهاتووی ئەنجومەنی سەرکردایەتی بڕیاری پێویست لەو بارەوە ئەدرێت.